بینەر و بیسەرین کوردستان 24 ئەفدەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین جارێکتن گەشت نەف دیداراوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەوە بەرنامێ ئەب کوردی شەوا قەدر وەک دیارە ژدەف زۆربەیمە یانکوت کارین بێژین ئەلدەف هەمومان کە ئەف شەوە یا دیارە جه و پێگەهێ وێ و خێر و بێرێن vê şevê çend hatiye bihezkirin ku şevek heye eb navê Leyletul Qedr. Belam ew mijara çêdbît ku kêm kes ilme bizanin, ew jî ew e ku ew nihêniya et navbera peyamên Xwedayê bû pêxemberan ferê kiriw û et navbera evê şevê da çi nihênî hene et nava evê şevê da û digel peyamên bû pêxembera ferê kirîn. Lewra me ferzanî ku em nava xeleka bernamê eb Kurdî da behsa van nihêniya û behsa van veşartiyan bikeyn evê navbera şeva Leyletul Qedr û navbera peyamên Xwedayî da. Mamostay berez zor bi xêr bê serçavan û me divêtin em bizanîn destpêkê aya şev çi tişt e û şeva Leyletul Qedr jî çi tişt e û çi digehînîtin. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. پرسیارێکە ڕەنگە ئەوانەی کە شارەزان لە بواری فیزیا پێمان بڵێن شەو چییە؟ شەو بەڕاستی شەو هەر ئەوە نییە لە لای ئێمە پێی دەڵێن تاریکی. بەس تاریکی خۆی چییە؟ کاتێکە چۆن دەڵێن لە 93 ملیۆن میلەوە تیشکی هەتاو بە ئێمە دەگا تێپەڕ دەبێ بۆچی تەنها سەر ڕووی ئەرز ڕۆژی تیا دروست دەبێت و ئەو ڕووناکیە لە دەرەوەی گۆی زەوی نابێتە مای ڕووناکردنەوە. یعنی باس قسە و باسێکە دوجار ئەڵێن شەو وەکو مادەیەکە، یعنی هەر ئەوە نیە شتێکی تاریک بێ و تاریک بێ، بەڵکو بریتە لە چینێک لەو چینانەی کە دەوری گۆی زەوی دەدات و بۆ ماوەیەکی دیاریکرا. جا بەستم ئەوە بوو هەتا ئێستا شەو نهێنیە، چونکەڵێن مرۆڤ توانیوێتی ڕووناکی دروستکە، بەس مرۆڤ ناتوانێت تاریکی دروستکە. یعنی تاریکی نایەتە دروستکردن، نایەتە دروستکردن. شوێنێک تاریک دەبێ وانە مرۆڤ دەتوانێت ڕووناکی کاتەوە وەکو سەر ڕووی زەوی ڕووناکارین بێژین تاریکی هەبوو نییە ئەگەر بەڵێ لەبەرەوەی هەبێ بوونەوەر بە گشتی، یعنی ئەم بوونەوەرە 195 لەو تاریکیایە 195 لەبەرەوە بۆ یوتم بابەتێکی فیزیایە زۆر ناچمە ناوی مەبەستم ئەو بوو بەس ئەوە بڵێم شەو بەڕاستی گرنگە هەر لەبەرەوەشە دەبینی ینی لە پێدانی ڕووبەر پێی تۆ بینی لەیل و نەهار لە قورئانە زۆر دێ بەس سوورەتێک هەیە بە ناوی لەیل، سوورەت نییە بە ناوی نەهار. جارێکی دی لەیل تایبەتمەندی هەیە، لەبەرەوە هەر ئەوەندە دەڵێم کە کاتی ئەوم هەیە کە بڵێم شەو معجزەیەکە، دیاردەیەکی زۆر تایبەتە، نهێنیەکی زۆر گەورەیە کە هێشتا بەڕاستی لێکۆڵینەوەی دەوێت. بەڵام لەگەڵ لەیلا ئێمە چیمانەیە لەیلەتول قەدر، شەوی قەدر، کەواتە بێنە سەر قەدر. قەدر چییە؟ قەدر جایە لە قەدەر، ئەوەڵی کە فلان قەدەرە و قەزا و قەدەرە، ئەوە قەدەرە. جودایی چێت ناوبەرە قەدر و قەدەردا؟ بەڵێ کە باسی قەدەر دەکەی، قەدەر وەکو تەقدیر، وەکو چۆن ئەڵێ شتێکە ڕوو ئەدا بەپێی چۆن ئەڵێ هاوشێشەیەکی دیاری کراو. بەڵام مەسئلەی قەدر تەعزیمە، شەرەفە، پێگەیە، شکۆیە، ڕێزگرتنە. یعنی فلانە کەس چۆن ئەڵێ خوا لە قورئاندا دەفەرموێ بێ باوەڕان خودایان نەناسی، ئەفەر لە جاتی ئەوە ئەفەرموێ وما قدر الله حق قدره، وەک خۆی شکۆ و گەورەی و عەزەمەتی خودایان نەزانی. ئەوە مانای قەدرە. دا خۆمان دەڵێ فلانە کەس کەسێکی گران و بە قەدرە، یعنی خاوەن ڕێزە، خاوەن شکۆیە. کەواتە لەیلەتول قەدر ئەگە بیکەی بە کوردی ئەتوانی بڵێ شەوی شکۆ، شەوی چۆن ئەڵێ بە گەورە ڕاگرتن، شەوی چۆن ئەڵێ خاوەن شکۆ و شەرەف. جا لێرەوە ئەمە بۆ ئێمە گرنگە. مەسئلە فیقیەکان اختلافی لەسەرە دێمە سەری دوای بە کوردی، بەڵام گرنگ ئەوەیە فەلسەفەی لەیلەتول قەدر چی بە ئێمە دەڵێ، لەیلەتول قەدر گرنگەکەی چییە و لەبەر چی ناوی قەدرە، بۆچی قەدرە. ئەلێرە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ لە تەفسیرەکەیدا لەبەر گیدا، یعنی زۆر تەکید دەکاتەوە لە باسی لەیلەتول قەدرە. کە باسی لەیلەتول قەدر دەکات دەڵێ خۆمان لە بەینی ئومەم قەدرمان نەما، وەک موسڵمان خۆمان لە بەینی ئومەم قەدرمان نەما. یعنی باسەکە وا ئەجێڕێتەوە کە ئەبێ لەیلەتول قەدر ئومەت بیر لەوە بکاتەوە ئەم ئومەتە بۆچی بێ قەدرە، بۆچی دواکەوتووە، بۆچی گەلانی تر پێشی ئەویان داوەتەوە، ئەوە نابینی؟ یعنی بێقەدری
ئەبینی بەو شێوازە لەوێ سەرچاوی گرتووە کە ئێمە دوا کەوتونە کەواتە گەر بەم شێوازە وەکو مالای گەوری کۆی بە ڕەحمەت بێبیری لێ کردوێتەوە گرنگە بۆ ئێمە دوو هەر لە تەفسیرەکەیدا دەڵێ شەرەفی لەیلەت القەدر بە چییە؟ بە نزولی قورئانە دەڵێ شەرەفی لەیلەت القەدر بە نزولی قورئانە یعنی خۆگەر ئەو شەوە قورئانی تێدا نەهات بایە خوار بوو بە شێوێکی ئاسایی وەک شەوەکانی دیکە کەواتە جارێکی دیکە لێرە شتێکی دیکەمان دەستکەوت ئەویش چییە کە مەسئلەی قورئانە کەواتە ئەگەر بمانەوێ ئومەت قەدری هەبێ دەبێت لە قورئان تێبگە دەبێت لەگەڵ عەسری خۆیدا بە پێی عەسری خۆی لە قورئان بەلێگەر بەری خوب دەینە ژیوارە مسلمانە مامۆستا بینین زۆربەی مزگەفت تەژینە المسلمانات وێ شەوێدا کە وێ شەوێ بەرز ڕادگرن ئایا بۆچی کارتیکردن نینە جا لێرە ئەوە گرنگەکەواتەوە لە چ گۆشەنیگایەک و تەماشایەکی گۆشەنیگای عیبادەتێکە وەکو عیبادەت هەمووی ڕاستە عیبادەتە خێرە هەموو ئەمانە دان پێدا بنین بەس هەموو عیبادەتێکیش وەکو چۆن یعنی فەلسفەیەک لە پشتی هەیە چۆن باسی ڕۆژومان کرد ئەمیش بە هەمان شێوە پشتی لێرەت القەدر کەواتە شەوی قەدر تەعزیمەکەی و قەدرەکەی و شەرەفەکەی وەکو مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا دەڵێ شەرەفی لێرەت القەدر بە نزولی قورئانە کەواتە وەک بڵێ ئەم ئومەتەش ئەگە بێوێ ئەو قەدرەی بۆ بێتەوە دەبێت ئەو ئیتیباعی قورئانە بکە دەبێت لەو قورئانە تێبگا جاڵی خۆ قورئان تەفسیری زۆر و تێگەشتووە دەڵێن نا لە زمانی خۆتا وەکو هەموو من دەڵێم تێگەشتنی کوردانە لە ئاین لە سەردەمی خۆمان و بە زمانی خۆمان و لە زەمینی خۆماندا قەدر کە شەو زۆر گرنگە جارێکی تر بێمەوە سەری ئەویش ئەوەیە کە تۆ نابینی پێغەمبەران زۆری ئەوان کە وەحیان بۆ دێ هەر لە شەوا بۆیان دێ يعني حتى موسى خوا لقرآن دباسي دكا وهل أتاك حديث موسى إذ رأى نارا فلما أتاها نودي يا موسى إني أنا ربك كوت النار لشوابوه جاري كتير كواتا موساج لشوا خدا دي دوينه كواتا جاري كدي موساج وحي هر لشوابوه دي بيغمبر درودي خويا لسر هر لشوابوه دي كواتا جاري كتير بود دركي بشي زوري بياما أسمانيا كان سرتاكاني هر لشوا دابزيوه أمش نهنية كتيرة دەبێت جارێکی تر بە دوایە بچین خاڵی دووەم دەڵێن زۆر شت دەخوێنیتەوە یعنی خەڵکیش پرسیار دەکاتەڵە یعنی شەوێک دانیشم لە پێناوی خوددا چۆن لە 1000 مانگ قەدری زیاترە چۆن یعنی ئەمەش مەسئلەیەکە قورئان ئیشارەت دەدا کە قورئان دەفەرمێ لەیلەة القەدری خەیر من 1000 شهر دەبێت بزانی هەموو قورئان سەبەبی نزولی دیار نییە هەموو ئاەتێک بەتەنیا بەس هەندێک سوورەت زانایان سەبەبی نزولێکیان بۆ دۆزیوەتەوە دەڵێن سەبەبی نزولی ئەمە ئەوە بووە کە مسلمانان گوێیان لێ بووە دەربارەی کەسێک لە پێناوی خوددادا 1000 مانگ کە دەکاتە 83 ساڵ و شتێک 1000 مانگ لە پێناوی خوادا جیهادی کردووە لە نەوەی بەنی ئیسرائیل کەسێک هەبووە لە پێناوی خوددادا جیهادی کردووە 1000 مانگ کە ئەکاتە 83 ساڵ و شتێک وتوانە ئێمە کەی بەوەگەین بەم عومرە کورتە خدا ئەم سوورەتەی بۆ نازل کردن پێیانە فەرمێ لەیلەة القەدری خەیر من 1000 شهر تۆگە بە جوانی بۆ وردی تەماشای کە یعنی چی ئەم لەیلە تعریفەکەی چیە لە قورئاندا لەیلەة القەدر ئەگە ناوێکی تری بۆ بدۆزی هەر لە سوورەتەکە لەیلەة السەلامە چونکە چییە سەلام هي یعنی ئەم شەوە ناوی سەلام و ئاشتیە وەک بڵێ خوددا بەم ئومەتە دەڵێ ئەوەی کە لە پێناوی خوددادا جەنگا 1000 مانگ و شەڕی کرد ئێوە لە شەوی ئاشتیدا خێرتان بەقەدەر ئەو دەبێ یا باشتر و زیاتر دەبێت ئەم شێم بێژین ئەوە تنێت تەعزیمەکە بوو بێ شەوێ یعنی نەت جیواردا واقعدە وەسایە نە بەمانایەکی دی خدا ئەم ئومەتە فێری ئاشتیەکە کە بەڕاستیش دەبینی ئەم ئومەتە ئەوەی کە نوقسانی بێت بە پلەی یەکەم فەلسفەی ئاشتیە لەگەڵ یەکا تەبانین ئەو کە تۆڵی شەوی قەدرە و ليلة القدر وسلام هي حتى مطلع الفجر وڵاتە ئیسلامیەکان لەگەڵ ێکا شەڕیانە و بە تۆپ و تیارە هەندێکی لە یەکیش دەدەن کەواتە هەمیشە ئەوەی کە لە بینی مسلمانانە هەیە ئەم ناتەباییە سەلام نییە کەواتە تۆ بەوردی تەماشایکە ئەگە سەبەبی نزولەکە ئەوە بێ وەکو مفەسیرین دەڵێن کەواتە خوددا لە بەرامبەری 1000 مانگ جیهادکردن کە جیهادکردن شەڕکردنە هاچی دانا سەلامی دانا سەلام هي ئاشتی خێری زیاترە لەو کارە کەواتە لێرە ئەمە بیران خاتەوە کە بەڕاستی ئێمە ئەم ئومەتە چەند پێویستی بە ئاشتیە چونکە هەموو پێشکەوتنەکان هەر لە ئاشتیە هەموو دواکەوتنەکانیش هەر لە ئەنجامی شەڕدا دەبێت خاڵی سێم ئەم شەوە ناوێکی تریشی هەیە چونکە خوددا لە قورئان دەفەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر لە دوخانە فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة مبارەکە فيها يفرق كل أمر حكيم إنجا إنا كنا مرسلين
رحمة من ربك ليرى تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام ليرى قرآنك يا ليرى إنا كنا مرسلين رحمة من ربك كواتا ليرى قرآنك جبوه بالرحمة جاريك ديك كواتا ليرى تقدر ناوي كتير ليبني بدو سورة أبيتوا شوي أشتي بس سورة كتير دبيتوا شوي رحمة كواتا أم شمكي الرحمة تجل بين أمتا أبيني چن إما عند الصوص بين بو يكتر بس زي ما بيكتر دابته ديمو سرباسي أويك أم ليلة القدر آية كاتكي دياري كراوة يعني ونا زور جادلين يعني خراسته بيغمبر دوجو خايل أسر فرمي لدي كوتاية بلام عندك إشارتها يا كم شجت إمام الرازي لتفسير كده التفسير الكبير ومفاتيح الغيب إمام الرازي دليه زانيان كوكن لسر ديرك سطرك معلوميك زانياريك شي أويش دلين هرشون خدا بله وما أدراك أو تو ديزانين جوابي داوة لقرآن ده دوازده شون قرآن ده فرمي وما أدراك ما يوم الدين يوم لا تملك نفس لنفس شيئا وما أدراك ما ليلة القدر جوابي ده ليلة القدر خير من 1000 شهر يعني وما أدراك ما الحطمة نار الله الموقدة هر شون يا خدا بله وما أدراك جوابك داوة جواب بيرش تشتغل دبي معلوم بليرش وانيا هر شون يقل القرآن بله وما يدريك سيشوار شون القرآن يسألونك عن الساعة وما يدريك مثلا وما يدريك لعل الساعة تكون قريبة لعل الساعة قريب نالي نازانين قيامتك شو بو نازانين شونك ما يدريك بو زانين قلت يعني لهر شون القرآن وما يدريك دي خدا والله منادى سر ده بارزه لهر شون قلتي وما أدراك برسف ددا والله مددا إكوات اللي رد بي والله ميكي دابي بو زانين بكورتي زانين دلين أما بيوندي هي بجمارة حوتوا بوي بيغمبر ده فرمي التمسوها في العشر الأواخر لديكي كوتايا كان بجمرينيا قدو سي شوار حتى حوتن برون كأكاتب بيستو حوت ابن عباس سي وردكاريه سي إشارته طلع لم سورة سيجا خدا فرميتي ليلة القدر سيجار لسورتك هات ولا ناو سورتك ليلة القدر نو حرفة ليلة القدر نو حرفة سيجار هاتو نو كرسي دكات دلي بيستو حفت كواتا دلي أما نوعك لإشارته أما لا نوعك لإشارته جاري كيدي اگر تماشاكي ام سورة چند كلمة إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما أو بجميرة سي وشي سي وشي بستو حوتم چيا هي سلام هي أقل لو سريج بيته بو أمسر بشي بستو حوتم لا أخيرو سورتك بخواني توا جاري كتر ليلة أبيتو بستو حوت لو سر بخواني ليلة دبيتو بستو حوت لم سر بخواني هي دبي ليلة هي كواتا دلن بستو حوتة أو جاري كتر لنا وسي وشكيا كقرآن آياتك سورتك سي وشيا أقا تماشيكي جاري كم وشي ليلة القدر كلا شو هاتوا لا بينجما هاتوا وشي بينجم ليلة القدر وشي بينجم إنجا وشي ديم إنجا وشي دوازده دو بينج بازده ودوازده دكاتو بستو حوت بويا ألين ومال إليه الشافعي إمام الشافعي برحمة بأوش ميلي بلاي أوب وكا أم شو ديارو شوي بستو حوت دستت خوش مامستي برس ديسان برسيار هات يا راستكرن بو فان بارزانل شارين كردستاني حتى چه أصم فاي الشويد بيني بو كارين خوين روجانا و هروسا بو خدا پرستيه بفرمو بينر روجانا بكاري خوما مشغولين شوانش دينا وبازار ودروجة كاني آخريش خليشي عبادة دبين براسي أو دروجي لخواي دبارينو لوي كخواي جورا باش كل دعاء كما قبول دكاو لما راز دبي إن شاء الله نوكيا يولي هوتي يعني الشاف حمي علامة مينا شيور حتى سبيدي بجوهري كبشواي كيفي شبيت بورينتن چه عبادتی به چه برای خدا نه تلویزیون به چه هر سردانت کمالاتی سردانت معلوم رو بهت خوبه خوی شو من کما دو بشوا باشه کان بو خوتن و نان خواردن باشه کانش بو عبادت امجار شوی قدر شوی کی زور مبارکه شوی کی زور گرنگ لجیانی مسلمانه چونکه ليلة القدر بهزار مانگ اروات وكل قرآن أخوي جوراء فرميت خير من 1000 شهر أم جلبر أو إنسان أجر أو شوتيا كوشتون خويتش تاكو بيان عبادتك أو دسكوت كي زور جنوك وزور جوراء بو مسلمان طبعا بشتي فطوريان بتكلم
چن تراویح خود کن پشتی اینگه ام حوالیان پسمام ام ده نوا بازاری پیاسه که دکن یان جک ام چن کار خود کن جلو برگا بخواد کن یان چای خانه که درین خاره حتی بیاد دم درنگ و ام زوری نمالت خواه شوكاني قدر لبي سيمان وهتا سيمان هميش قدره إتي إن شاء الله سودي لي ورا قدين بهمو مانو بإذن خوا هز كز داني شدو عي خير كخوا أيان لي خوش بيتو خوا أيان مسلماناني سرزوي خوش بيتو أو شوا قدرنا بو أوه شبيه دمي ما يشولي عندك كساي بطالة شي تراويح عندك ياي شولت مالت قدين يوم أنا عم نفيجا مغربت كاين في تراخد خوين عندك جد جاي تراويح عندك جوجنا جاي حطوا إيكي أمل سيكي وشنا مال باشي ونفيجا ونفس عندك تينا بطالة نوشين تراويحات خب كان شنو بين سيكا شنو وقت بين فرز زيادة اللي بدنا بخب شن تراويحات ذكرى كي بكان بارك كي برينا دي صدي بلا سيكي شوافة بيتو بلا قلب ولا خير كان أول بعرضكم نقرأ مثلا بأحد إن شاء الله عبادة ما كرتوا بشوفوا مانو لا سيلة وانا معنا بيو دعاء خير بحال نقرأ مثلا بيبو حبو مسلمانك كل الأرض كم شواني ليلة القدر أو الدروجي زاروي لم أري كاركاني خومان دكينو زاروي دسينا مزقفتيو وبروج دنوني وبخود زاني دنيا گرمايو بشويش ديد الدري لقمان شتا چي دخوين لگا برادر چي پیاسه چي دكينو كاركاني ها بسر دبي دەستت وەت خۆش بن بوو بەشداری کردنەوە ناوا ڤان ڤۆکس بۆ باداو و بەرسەردانا ئەف پرسیار هاتییا ڕاستەکردن هیڤیامەوە ئەم هەمی دەم بکارین مفایل دەمی خۆ وەربگرین مامۆستای بەڕێز وەکەنوکە جەنابێتەژی بەحسا وان نهێنیا کردین شەوا لەیلەت القەدر و یەم شەوێ بگەشتی ئەکید زانا و عارفین کورجی بەحس ئەلڤێ چەندێ هەیە ئانکو شین دەست هەن ئەلڤێ چەندێ وان چاوە بەحسا شەوێ کردیە بگەشتی بەڵێ بە پلەی یەکەم ئەتوانی بڵێ عارفانی کورد زۆر لەگەڵ شەوا تەوا بوونە زۆر پەیوەندیان لەگەڵ شەوا تەوا بووە لە هەمان کاتیشدا بە ئێمەیان گوتووە کە مەسئلەی پەیوەندیکردن بە خودداوە کە نوێژێکە لە ماناکانی بریتە لە پەیوەندیکردن لە شەوا باشترە بۆیە ئەبینی بەدەر لەوەی لەیلەت القەدر کە بە دوجار باسی بکەین یعنی ئینسان شەک نییە هەر لەم مانگەیە و هەر لەم چووکە هەموو شەوەکانی دیکەش هەر ئەو پیرۆزی و تایبەتیان بە جۆرێک لە جۆرەکان هەیە و دەبێت سوود لە شەوە وان چ ڕێوشین هەبووینە بوو ئەوێ شەوێ بەڵێ مەحوی بەڕەحمەت بێ دەڵێ هند صاحب سرە میعراج و شەوی قەدر و بەرات هند صاحب سرە میعراج و شەوی قەدر و بەرات دەڵێ ئەمە چۆن یعنی سێرەکەی بۆ صاحبی سرە یعنی سێرەکەی میعراج هەر لە شەوە تەماشای لەیلەت القەدر دەکەی هەر شەوە تەماشای شەوی بەرات کە باسی دەکەین لە کوردەوە دەڵێن شەوی بەرات ئەو بەراعەت ئەوش هەر شەوە کەواتە دەبینی زۆربەی ئەو شتە گرنگانەی ئەو ڕووداوە گرنگانە هەمووی هەر لە شەوا ڕوویداوە ڕزگاربوونی گەلان دەربازبوون لە دەستی مەسەلەن ستەمکاران پێغەمبەر دروی ینی ئەو ڕووداوانەش هەر علاقی بە شەوە هەیە مەسەلەن پێغەمبەر درودی خۆی لەسەر لەو ناخۆشیە دەبێ خوددا ئیسرا و میعراجی پێ دەکات دەفەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا کەواتە جارێکی تر ئیسرای پێغەمبەر درودی خۆی لەسەر هەر لە شەوایە موسا لە دەستی فیرعون ئەبێ بڕوا و نەکەوێتە دەستی لە ئەنجامدا خوددا دەفەرمێ فەئەسری بعیبادی لەیلەن ئەم هەموو خەڵکە لەگەڵ خۆتا بەرە لە شەوا دەرچۆ وەک بڵێ ڕزگاربوون لە شەوا ئاسانترە دەربازبوون لە شەوا ئاسانترە پێغەمبەر لوت درودی خۆی لەسەر بۆ ڕزگاربوونی دەستی ستەمکاران لە دەستی ئەو وێرانکاری کە ڕوو لە شوێنەکەی دەکا خوددا پێی دەفەرمێ فەئەسری بئەهلیکە بقطع من الليل ئیتر ڕاستەکەواتە قسەکەی مەحوی کە ئەڵێ هند صاحب سرە شەوی میعراج و شەوی قەدر و بەرات ڕاستەکە کەواتە شەو هەر نهێنیەکی تێدایە دەبێت هەر بە دوایەوە بین لێرەوە ئەوە دەرەکەوێکە پێشی نزیکەی 200 ساڵ لەمەوبەر ینی ئەم شەوانە دەبێت مادەم شەو بوو لە ڕۆژە چی هەیە هەتاو هەیە هەتاو خوددا لە قورئان ناوی دەبا بە ضیا شەو قەمەر هەیە عادەتەن مانگ هەیە ناوی دەبا بە نور کەواتە لە شەوا نور هەیە بۆیە مەسئلەی لەیلەت القەدر چۆن مەلای گەورەی کۆیە گوتی ئەمە دەبێت قەدر بۆ خۆمان بژێڕینەوە دەبێت بزانین ئەم ئومەتە بەچی بە قەدرە بێ لێ تێبگەین خۆ ئەم شەوە بوو لە پێناوی ئەوەیە فەلسەفەکەی لە پێناوی ئەوەیە کەواتە بە هەمان شێوە نزیکەی 200 ساڵێ لەمەوبەر کە لە دەوروبەری 1800 ژیاوە ئێمە مەلایەکی کوردمان هەبوو بە ناوی مەلایە باتەیی مەلایە باتەیی دەڵێ لەیلەت القەدر و بەراعەت لەیلەت القەدر و بەراعەت نورە مالا کێتو یعنی
ئەم پرسیارە زۆر گرنگە یعنی کە ئەوە بەراتە شەوە ئەوە لەیلەتول قەدرە شەوە تۆ نوری چ ماڵێکی ینی کە تۆ خود کێرێدا بینیەوە ئەوە نییە ینی ئەلێرە زۆر گرنگە چونکە لە قورآانە کە تەماشای نور بکەیت تقریبا بەدە معنا هاتووە الله نور السماواتی والأرض نور جاری وایە پێغمبەرە نور جاری وا هەیە کتابە و قورآانەکەیە جاروا هەیە جعلنا له نورا يمشي به في الناس يعني إنساني باوردار أبي نوراني بي ئەف هەمی دەمایە واتایی و معنایە ئەمە بانای ئەوە دێ ئێمە بەردەوام دەبێت لەو نورەیە بین بەردەوام دەبێت بەستام شتێکی بەرجەستە هەیە ئەف نورە ئەنجا بەبەست ئەلێرێ کەواتە بۆی بینی باوەڕداران بە شێوازێکی سەرەکی قەدیم بە ئینسانی دیندار و ئاینداریان دەگوت پیاوێکی زۆر نورانیە ئەو نورانیەتە لە چییە ئێمە خۆ بەڕاستی نورمان لە چۆن دەڵێ ینی بەمانە بەرجەستەکەی نەبین و بەس بەڕاستی لە دەموچاوی ئەم جۆرە کەسانە ئەڵێن نوری لێ ئەبارێ ئەمە زۆر گرنگە لە چیەوە دێ لەو شەو نوێژە دێ ینی ئەوەی لە تاریکیدا لەگەڵ خوددا پەیوەندی دەکا خوددا نوری دەداتی کەواتە ئەمانە هەمووی کۆمەڵە بابەتێکی زۆر گرنگن کە زانایان و عارفانی ئێمە باسییان کردو دوجار کە تۆ ئەم جۆرە پەیوەندیە دەکەی دەڵێن ئەمە لە پایچی ئەم خۆشیی تو هەتە لە پایچی و بەهۆی چیەوە تۆ دڵت خۆشە بەهۆی چیەوە تۆ ئینسانێکی نورانیت بینەوە لای سید عەبدوڕەحیمی مەولەوی تاوەگۆزی دەڵێ ئینە نەتیجەی دیەی باڵای تۆن نیشانەی ویساڵ خاڵی ئاڵای تۆن کەواتە جارێکی تر بردیەوە بۆ مەسەلەیە کە پێی دەڵێن ویساڵ ئێمە چۆن دەڵێن سەڵات نوێژە پەیوەندیە سیلەیە لە بینی ئینسان و خوددا جارێکی تر لێرەوە مەولەوی پێمان دەڵێ هەر جوانیەک لە ئینسانە بوو هەر خۆشیەک لە دڵی ئینسانە بوو نەتیجەی ئەو ویساڵەیە کە لەگەڵ خوددادا ئەو ئینسانە دەبێ هەیبێ و ویساڵی شەر بوو پەیوەندی تێت بەڵێ ویساڵ عکسی چۆن دەڵێ فەسڵ و وەسڵ هەیە یعنی لەبەر ئەوە ویساڵ مستەڵەحێکە لە لای عارفانی کورد زۆر پێگوی تایبەتی خۆی هەیە جا لێرەوە جارێکی تر مامۆستا ئەحمەدی موفتیزادەش بە ڕەحمەت بێ لە شیعرێکی ئەڵێ لە نوربارانی لەیلەتول قەدرت بکەرە و چاوی دڵی ڕەنجەڕۆم یعنی ئەبێ لەیلەتول قەدر جارێکی تر وەکو مەلای باتەی یعنی ئەمەیکەوە دوای 250 ساڵ لە مەلای باتەی ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ دەیڵێ ئەمیش هەروە دەڵێ کە دەڵێ لە نوربارانی لەیلەتول قەدرت بکەرە و چاوی دڵی ڕەنجەڕۆم یعنی ئەم چاوم داخراوە تاریکە نابینێت و ئەم دڵم بۆ بکەوە ئەمێ لە کۆتایی ئەوە بڵێم کە مەحوی جارێکی تر دەڵێ شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو یان ئەگەر ئەو تاریکی نەبێ خۆ ئەستێرە دەرناکەوێت کەواتە بەهۆی ئەو تاریکی ئەستێرە دەردەکەوێت لە تاریکیدا ئەستێرە دەرەکەوێت کەواتە دەبێت لە شەوی قەدرا و لە تاریکیدا مسلمان کەدا جەوهەری مرۆڤی مسلمان ئەوە بزانێ کاتێک کە دەڵێن دنیا تاریکە کاتێک کە دەڵێن ناخۆشیە و تاریکیە و دڵتەنگیە دەبێت مسلمان گەشتبینی بێ و دەبێت مسلمان ڕووناکی کۆمەڵگە بێ بەێ دەستێتت خوشمامۆستای بەڕێز بینەرن هێژا دێچینەت ناف بڕێکێدا و پشتی بێنڤێدانەکە کورتۆی نەفجواتەوەی هێژ بینەرن خوشتەوی بەردەوامین گەلوەدا بۆ پتر دەرەجە پێدان لەسەروی تەوەرێمە دەستنیشان کریت ناوە بێ خەڵەکە بەرنامەی بە کوردیدا شەوا قەدر بەمسای بەرز ئەگەر هەر دروشمێکێ بێتە گوتن لازمە ئەوی دروشوی هەندێک ڕێوشین هەبن کادیچەوە ئەو تشت هێتە ئەنجامدان دەمان بەحسی شەوا لەیلەتول قەدر بکەین بە بزانین شێوازێن شەف بێداریە ئانک و قیام اللەیل چاوانە و چ شێواز پێتویە بهێتەکردن بەڵێ کە باسی شەو نوێژەکرێ و باسی چۆن دەڵێ شەو بێداری دەکرێ یعنی بەماناگە بڵێم کوردیەکە بێ بۆ قیام اللەیل مەسەلەیەکی گرنگە بەس شتێکیش بڵێمەوە بیرم کەوتەوە ڕەنگە هەندێک کەسیش ئەو پرسیارە دەڵێن ئەم شەوی قەدرەش جارێک بۆ ڕۆشتووە و نەماوە ئیدی بڵێ ئەمە یادێکەینەوە ئەمەش ڕوونکەینەوە بە کوردی چونکە بەڕاستی هەر ئیمامی رازی لە تەفسیرەکەیدا ئەتەفسیر الکەبیر دەڵێ ئاراءەکان لەسەر لەیلەتول قەدر زۆرن بەڵام دوجار کورتێک کاتەوە بۆ دووڕە ڕای کەمینە هەیە و ڕای زۆرینە هەیە ڕای کەمینەی زانایان دەڵێن کانت مەڕەتەن واحیدە کەمینەیەک لە زانایان دەڵێن لەیلەتول قەدر ئەو شەوە بۆ کە قورئان دابەزی و ئیدی نەماتر خۆت واقعیشدا هەر وەسانی نەمامۆستا شەوەکە دیارکریدا قورئانە پیرۆزە دابەزی و تەواو باشە کەواتە یعنی مە بەسم خەڵک قسەی خۆی کردووە بە ئازادی وتوێتی جا گرنگە بۆ ئێمە بزانین یعنی ئەم ڕایە هەیە بڵێ یعنی لای خەڵک غەریب نەبێ ئەم ڕایە بڵێن ئەمە چۆن وتراوە یا فڵان کەس بۆ یا مامۆستا ناسیری سوبحانیش ئەو ڕێیە هەیە تەبان پێشی ئەو تەبان ئیمامی رازیش باسی کردووە ئەڵێ بەعزێکەڵێن کانت لەیلە یەک شەو بوو چوو بەڵام ئەغلەبیە زۆرینەی زۆر دەڵێن ئەو شەوە باقیە و ماوە بەو مانایی کە خوددا دەرگای ڕەحمەتی داناخە
خدا بەڕەحمە بۆ ئێمەش خۆ لە بەرژەوەندی ئێمە وا باشە ئەو شەوە مابێ بۆ چونکە بەڕاستی دەرگایەکی فراوانی ڕەحمەتمان لێ دەکرێتەوە جا لەبەرەوەی خدا نایەوێمان دووبین ئێمە لێرە زۆر گرنگە کە باسی شەو بێداری دەکری ڕەنگە هەندێک کەس هەبوو بێ لە سەردەمی پێغەمبەری شادرودی خوای لەسەر وەکو ئافرەتێک حەبلێکی دروست کرد و دەستی پێوە دەگرت دەیگوت پێغەمبەر پرسیاری کرد ئەوە چییە گوتیانەوە ئەو ئافرەتە شەو نوێژ دەکا خەوی لێ دەکەوێ و خۆی پێوە دەگرێ وجا فەرمی إن الله لا يمل حتى تمل خدا قەت بێزار نابێت لە عیبادەت و پەرستنەکانی ئێوە بێزار نابێت تا ئەو کاتی خۆتان لە عیبادەتەکە بێزارە بن لەبەرەوە مانای وایە ئینسان چی بە خدا فەرمی لا يكلف الله نفسا إلا وسعها کەواتە ئەو کەسەی توانای هەیە شەو تا بەیانی دانیشە 10 شەو دانیشە تاک دانیشە بتوانێت بەپێی توانای خۆی بۆچی بەڵێ مامۆستا عەفوەن ئەف پرسیارە گەلەکە مهمە و بیتن یعنی مێشکێ گەلک بینە ڕەشدا بیتن ئەگەر کەسێک وێ هزرێ بکەتن کە شەوێکی یاڵ پێشوی خێراوەی 1000 شەوە ئەگە بەشداریە تێدا بکەتن ڕەنگە ئەف کەسە جیارە خودا هەموو سلوکێت ویت نەت باش بن ئان زۆربەی سلوکێت ویت نەباش بن بەڵام خۆ پەویا شەوەکە هوسا گرتیە کە بگەیتێ و خودی لێ خۆش ببیتن ئەرێوێ چ باندور و سەداخۆ هەیە ئەوە هەروەکو ئەوەی کە پێویستە باسی بکەین و ئاماژەی پێ بکەین لە داهاتووە ئەوش ئەوەیە کە بەڕاستی چۆن خدا فەرمووی نوێژ بۆ بکەن ینی خدا شتێکی پێ نەگوتون بیکەین لە بەرژەوەندی خدا ینی ئەگەر نوێژ بکەین یانیکەین چی بۆ خدا زیاد دەکە فەرمووی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەوەی کە گوتم هەمیشە دەبێ هەر عیباد نوێژ ڕۆژوو لعلكم تتقون هەموو جا باز دەکەین یعنی هونەر بەمانایەکی تر بڵێم عیبرەت لەکەیە لە پشتی ڕەمەزانە لە دوای شەو نوێژەکەیە لە دوای نوێژەکانە بزانین ئێمە چۆن دەبین لەگەڵ خەڵکو ئەگەر ئەوێ شەف نوێژێ و شەف بێداریە کارتێکردن ئل دەروونێتمە نەکرد ئەو چ دگەهێنیت ئەی پێغەمبەر چۆن وەڵامی ڕۆژوەکەی دایەوە فەرمووی هەندێک ڕۆژوەوان تەنها برسێتی و توێنەتەکەی بۆ دەمێنێتەوە بۆ چونکە هیچ چۆن دەڵێ لە خراپە دووری نەخستە و لە چاکەش نزیکی نەخستەوە کەواتە ئەوە ئەبێ بوو بێتە بەڵگە نەویستێک هیچ بەڵگەی نەوێ کە ئەم کارانە لە ذاتی خۆی هەروە نابێ بڵێ من کردم و ڕۆی لەبەرەوە ئەوە مەسئلەیەکی زۆر گرنگەوەی کە باست کرد کەواتە شەو نوێژ بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر وەکو واجب و فەرز وا بووە دوای کە خدا لێشی بۆشی ئاسان کردوێتەوە هەر فەرمیێتی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا کەواتەوە تایبەتمەندی ئەوە بەس ئێمەی مرۆڤ ڕەنگە خەڵکێکە بێ ئێستا خەفەت بخوا بڵێن من ناتوانم شەو دانیشم تا بەیانی پێی دەڵێن خەفەت مەخۆ چونکە خدا ئاسانکاری بۆ ئەم ئومەتەوە بۆ ئەم خەڵکە کردووە چونکە خدا دەفەرموێ لە قورئاندا ئەوەڵ جار فەرمووی یا ئەیها المزەمل قم الليل إلا قليلا يعني شەوەکە هەر هەمووی دانیشەم ئەگەر نەختێکی نەبێ کەوتەگە تەماشای قورئان کەی قەت لە قورئاندا نییە بڵێ شەوێک بە کامیلی حتى وانی کە ینی باسی ئینسانی باوەڕدارەکە فەرمێ كانوا قليلا من الليل ما يهجعون ئێخۆ هەر نەختێک هەر نووسووە ئەوش کە دەفەرمێ خدا قم الليل إلا قليلا کەواتە إلا قليلێکی شێر هەیە جا کورتێکاتەوە یا ڕوونێکاتەوە فەرمێ نصفه نیوەی أو انقص منه قليلا لنيوة توزي كمتر أو زد عليه يعني توزي زياتر كواتا هميشا ليلك كامل نبو إن جا دواجا خوالك كوتاي سورتك أفرمي إن ربك أي محمد خدايتو دزاني إن ربك يعلم أنك تقوم أدنى من ثلثي الليل كمتر لدول سرسي وانيا أدنى من ثلثي الليل ونصفه نيوة وثلثه يكل سرسي وطائفة من الذين معك أقبلين شو بيكاتو لأنه ساعد ونمونا خدا دزاني أي محمد وشان دادنيشي أنك تقوم أدنى من ثلثي الليل ثلثي لدولة سرسيفينو دكاتا 6 ساعات وانيا نصفه نيوينو دكات شوارو نيو ثلثه يكلا سرسيفينو دكاتا 6 ساعات دبيني أو هم قصي خدا بل أخفتنا كما مستضناف واقعي داد بجن أجر كسك الشفيدا هەندێکیش بنویتن شەواوی تێکچوو خێر بەرناکەوی چونکە ئەوەتا خداوە دەفەرمێ خدا ئەوە دەفەرن جا دێمە سەری بۆچی خوددام ئاسانکاری بۆمان کردووە ئەمە یەکێک دەڵێ من دەتوانم دەڵین ئافرین دەتوانی ئەمە دەبێت خەمی ئەو کەسە بخۆین کە ناتوانێت بۆی دڵی ناخۆش نەبێت ئەبێت دڵی خۆشکەیت بۆیە لەبەرچی خدا دەفەرمێ ئەدنا من ثلثي الليل کەمتر لە دوو لە سەرسیەکەی یا نصفه یا نیوەکەی یا ثلثه خدا دەفەرمێ والله يقدر الليل والنهار آخر هەندێک شەو هەیە زۆر درێژە هەندێک شەو هەیە وەسەتە هەندێک شەو هەیە کورتە ئێستا خەڵک سێری ئێستا نەکە با بکەوینە زستانەوە تقریبا لە سەعات 5 ئێوارە ڕۆژوو دەشکێنی لە 6:15 هەتا 5 بەیانی تقریبا شەو دەچێت بۆ 12 ساعت ئەو کات بزانە ئەو کات دەڵێ وەڵڵاهی زۆر خدا ڕەحمی پێمان کرد کە ئاسانکاری بۆمان کردووە سێری ئێستا مەکە کە شەو کورتە اینجا
خدا دەفەرمێ علم أن لن تحصوه خدا زانی ناتوانن ئێوە ئەمە بکەن هەمووی بەتەواتی فتاب عليكم نتیجە فقرأوا ما تيسر من القرآن قورآن لەناو نوێژە کەواتە ما تيسر ئەوەی کە لە توانای هەر یەکێکتانە هەیە لە توانای هەر یەکێکتانە هەیە ئەوە بەو شێوازە دیف ئەوان پیڤەری جەنابێتە بەحسکری تەراویحژی ناچنە ژێروی وابەتێدا یعنی بۆیە بینی هەندێک ئەڵێ من 11 دەکەم هەندێکی تر دەڵێ من 23 دەکەم هەندێک بۆیە وتم یعنی ئاڕای زۆری لەسرە کەواتە بۆیە دایمەن لە بینی یعنی ئاڕای فقی لە بینی خەتە و سەواب نییە لە بینی ئەوە غەڵەت ئەوە ڕاستە نە لە بینی ڕوخسەت و عەزیمەتە ینی ئەو ڕوخسەتەکە وەرەگرێ و عەزیمەتەکە وەرەگرێ ئەوجا ئێستا ڕەنگە پۆلیس هەیە ئاسایش هەیە کەسێک هەیە بەیانی ئیمتیحانی هەیە ئەمانش دەڵێن ئێمە خۆزگە دابنیشتنایە وانە یعنی خدا بەوانیشی فەرمووە فەرموویەتی بۆچی ئەم ئاسانکاریە بۆچی بە 3 ساعاتیش دەتوانی ئەم شەو نوێژت بۆ حساب کرێەوە ثلثەه لەبەر ئەوە علم أن سيكون منكم مرضى خدا دەزانی هەندێکتان نەخۆشن ئێم نەخۆشانە چی بکەن ناتوانن خدا زانی وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله هەندێک ئیشی کەوتوتە شەو کاری مەدەنیەکەی کاری دەوامەکەی کاری تیجارەتەکەی کاری ئیشەکەی کاری مۆڵەکەی هەمووی کەوتوتە شەو وآخرون يقاتلون في سبيل الله ئەمە چێن ئەمە بەش سەربازیەکەیە ئەوەی پۆلیسە و ئەوەی ئاسایشەوە ئەوەی پێشمەرگەیە چۆن ئیش کاری خۆی بەجێبیە لێ بچێ لە مزگەوت دەڕۆنی بەشداری وێ خێری برمە بەستەتە بەڵێ اینجا ئەلێرە دەڵێن قورئان بۆ معجزەیە ئەو سوورەتە مەکیە هێشتا جیهاد فی سەبیل الله ئەو شتانە نەبووە لە مەکە کەچی خدا ئەو کات دەفەرمێ وآخرون يقاتلون في سبيل الله بەری ئەوە خدا ئەو احتیمالی بۆ خەڵک ڕوون کردوتەوە کە ئەم ممکنە ببێ اینجا فەرمێ فقرأوا ما تيسر منه یعنی بە پێی توانە کەواتە زۆر لە کەس ناکرێت لەم بابەتانە اینجا ئەویش کە پێغەمبەر درودی خوای لەسەر بەڵگە لەسەر ئەوەی پێغەمبەر تایبەتمەندیەکی خۆی هەیە درودی خوای لەسەر چ تایبەتمەند ئەو تایبەتمەندی و خصوصیەتی خۆی مەسەلەن ئەو هەندێک عیبادات هەیە ئەو دەڵێ من دەیکەم ئێوە وەکو من مەکەن چونکە لەوێ ئێوە ناتوانن لەبەرەوە گەرێکێک نەیتوانی دەشەویش دانیشێ و ئەچێ بۆ تاکەکان باشە نەیتوانی هەمووی ئەچێ بۆ 27ەکە نەیتوانی چەند سەعاتێک هەموو خوددا ڕێگەی داوە لەبەرەوە إذا كان العشر الأواخر من رمضان هم أو حديث لا عائشة وردقرن عائشة خولي رازي بدل أجر دي أخير رمضان بهاتها بيغمبر تدك درودي خوالي سر أحيا ليله يعني شو عبادتي ذكر ورا سر دير وشي دوم بوستا وأيقظ أهله يعني أهلك نستون دابيني شوية كواتا أو تايبت مندي خويتي خوي نانوي بلام وأيقظ أهله يعني خديارة دەورو بەرەکەی نوستون و هەڵیان دەسێنە دەڵێ هەستن ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا کەسێک نەتوانێت دەتوانێت بخەوێت و دوای هەستێتەوە بەێ دەستێتت خوشمامۆستا بەڕێز دەچینە بەشێ دوێت ناوا بکەس بۆ وادال شارین کوردستانی ئەت شەوا قەدردا تو حەستکەی چلاو و دعا ئش خدای مەزم بکەی بفەرمون تەنها نیش دەکەم ئەی دوعا دەکەم لەخوا دەپارڕێمەوە بەشکم خوای گەورە ڕەحمەکمان پێ بکات دوعا دەکەم ئەی شفا بۆ ئومەتی محەممەد بنێری دوعا دەکەم بۆی کە گەلی کورد سەرکەوتوبی دوعا دەکەم بۆی کە بەڕاستی خەمەکان کەمتەوە ڕاستی اللهم انك عفو تحب العفو فاعف عنا يا دويجك افانوكا امت موسمة امتحانات ويزارينا دعامة اوكو قطابيت ما حمي بلد باش بدست خوبه بینن نخواست ما من دوی زاریت هین دعای بوانت کم تشتک باش بدست خوبه بینن تنی از بج ملت ما یا رب تو پاری زود تو سرخابونی بده ملت ما وکی ملت دی خداس حس کم دعای که بکم ملت ما کرد گهت آرمانجا خوب گهت هایدیو اومدت خو و بو هر پشمرگه کل سنگره کی خدا باشه لیلت القدر و رمضان پیروز خدا ستاره بیت و پرده خوب نات سرهمیه ولا خوادي كاين وضع خوش بيتنو دنيا آرام بي شكار هبيتنو لمشكلة دنيا دور بينو أو دعانا دكاين مارو من دار ما سلامت بيتنو داوای لێ خۆش من لە خواگەم بۆ خۆم و بۆ کەس و کارم و بۆ مسلمانانی سەرزەوی هەر هەمی و إن شاء الله خواجدان رم همومان باجة باشت وحتشيك من سلماني أولي الدنيا تا آخر الدنيا هي خواجيان همومان بدأ بشت ببيز يا وزي تردوا آخر هموم مسلمانين كردوا النقر رمضان به غير رمضان يجبي من شوي قدر دعاء بو همو كسكم لبرو خوم رقم لكسنية يعني كشانك مصالحم لقال كسش نقونجيت كسشي لقال نكم بلام لدلا والرقم لينية دعاشي بوكم لبرو دعاء كم لا باو با بيران مانو باو با بيراني مسلمانان وبو خاكو وطن بو مظلومين خاصة وبخو بعد ذلك للظالم دعاء كم
هیویا ما دعایت هوا و مهمیا قبول بن او دعایت ام تکین اتناوان شوین پیروستا مامستای برس ام بی نفسر تورین خوب زانین شوا قدر ام وک مروف مفيرة شتكتن يانكو بيامن شوا قدر شتشتن بوما باشا وكو قلت شوي قدر مادام شوا يكم شت جاري باسي شوكين ام شوا خدا القرآن دا فرموي وجعل الليل لباسا وجعل الليل سكنا وجعل الليل سكنا وجعلنا الليل لباسا وجعلنا الليل لباسا وجعل الليل سكنا أو جاء فرموي جعل لكم الليل لتسكنوا فيه جعل لكم الليل لتسكنوا فيه كواتا الليل لا خدا فيوست كراو بسكون بآرامي وانيا كواتا زور جرينجا أجتوا باسي شوي قدر بكي ما دام أم شوا شويش فيوست كراوتو لهم قرآن بسكون كواتا إما سكنوا آرامي منظور فيوستا يعني أبي ليلة القدر وكفيري سلام من دكا فيري سكون وآراميش ممكن فيري سكون وآراميش ممكن بله جاء جقل أول ليلة القدر توابل رمضان وشو أي دواي بديلي أم سكنة اللي شو تربيني جاري كتير أم سكونة أم آرامية اللي شو بيهن جاري كتير خدا فرموي جعل لكم من بيوتكم سكنة كواتت شون خدا فرموي جعل لكم الليل اللي تسكنوا فيه شو بو السكونة وبو آرامي إيوه وبو نسني إيوه فرموي جعل لكم من بيوتكم سكنة كواتا دبي مالا كان من مالي سكن به بمعنايك بويا دالين مسكن بعربي مال دالين مسكن كدالين مسكن لبر اوي دبي شوني سكون به كواتا بل الروشين الفي سكونيت شنا ماوس اما يعني اما كاريكا درو الناسان وكوم الناسان وزانا يعني ام بواره دبي ام باسبكن شون لدستوري عراقيش دا هاتو كبچوكترين يكي لنا وكوم القدا خيزانا شون ماڵەکان دەبێ بە سکون ماڵەکان پڕی شەڕە وانە تۆش شەوێکت هەیە بە ناوی قەدر ئەبێ ئەوەی لێ فێربی کە خوددا ئەم شەوەی ناونا لیتەسکونوا فیه ئێ بە هەمان شێوە فەرمووی جعل لەکم من بيوتكم سەکەنە کەواتە دەبێ ماڵەکانمان سەکەن بن ئەبێ ماڵەکانمان جێگەی ئارامی بن کەواتە ماڵ چۆن دەبێ بە ئارامی ئەمە مەسئلەیەکی یەکجار گرنگە یعنی مە پسپۆڕەتیەکی ئەوێ من ئەتوانم هەر ئەوەندەی لێ بڵێم جارێکی تر چۆن سکون بێنی نەو لەیلەتول القەدریش نەماوە خدا دا فرمي خذ من أموالهم ببيغمبر دا فرمي أي محمد رضي الله عنه خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم كوات الصلاة بيغمبر لسر إما الصلوات بيغمبر ددي صلواتي بيغمبر بو إما تشتغل سكن لهم صلواتي بيغمبر بو إما آرامي من بيدا بخشي بس إما شون دس من كوي بيغمبر صلوات لإما بدا كبيغمبرج أسأل لجيان دانية درودي خواه أو برسيارة بالفعل خذ من أموالهم صدقة زكاة دانو بخشين دبيت ماي أوي بيغمبر كاللجيان داماو خدا أوي بيدا فرمي أيش أو تطبيقي كردوه كباري زكاة وصدقي لخلق ورقرتو داويتي وبخلشي ندار بهجار لقليشا دعاي بو كردون وصلي عليهم دعاء بوبك إن صلاتك سكن لهم إستك بيغمبر بجستن ماوا بما ماوا شون ماوا كواتا دەبێ ئێمە بەخشین ببوژێنینەوە بۆیە دەگوترێ پێغەمبەر درودی خوای لەسەر لە ڕەمەزاندا ینی لە خێرکردندا تیژڕەوتر بووە لە ڕەشەبە تیژڕەوتر بووە لە بایەکی تیژ کەواتە لێرە دەردەکەوێ ینی چۆن تۆ پێغەمبەر سەڵەوات لە تۆ بدا و چۆن سکوونی پێغەمبەر لە پێغەمبەرەوە سەکەن و ئارامی بۆ تۆ بێت زەکات نادەی هیچ نابەخشی ئەبینی کەواتە ئەمە جارێکی تر پێمان دەڵێ یەکێک لە هۆکارەکانی لاوازی ئەم ئومەتە ئەوەیەکە نازانن بەخشینەکانیان جێخۆی بگرێ یان نابەخشن لە ئەسڵیشدا و تۆ دەڵێ یعنی هەموو جار لە بواری ئابووری دەڵێن ئەوەندە ملیاردێرمان هەیە ئەوەندە ملیۆنێرمان هەیە ئەیکوا زەکاتەکەی ئەیکوا چۆن دابەشەکرێ هەوڵیشماندا ئێمە زۆر یعنی پرۆژەیەکمان هەبوو لە وەزارەتی ئەوقاف ئیشمان زۆر لەسەر کرد گەیاندبانە زۆر ئاستی باڵا کە مؤسسەیەک بەناوی زەکاتەوە دروست کرێ لە کوردستانە ئەو پارانی هەموو تێ يعني أصل دانا أبي باري أبي جنابة أماشة بيدتن سر أصل تاكا كاسية يانجي دستو جمعية فيتهبن كخدا فرمي خذ من أموالهم كأنه مؤسسية أجنبوتي دال ليان ورقرة حقيقية دبي معناه أبي بكري بمؤسسي شو كونه بدواي هركز بخوي لترافيق لا يتكان بارا دبخشي من ما بسم استبي موسر أنباسا ما بسم أو هولا كبر دوامي بيشي نزيكي دصل أو بروجي مان هبو يعني لأوقاف برزمان كردوا دواي هنديك لدولة ما كان خويا رازي نبون حزيان ناكر ديارة زكاة كان يعني بزاندري كواتبت يعني ميكانيزمكي باشتر بكري كواتب باشتر بكري ديمو سر باسكا كواتب بخشين
چ زەکات بێ و چ سەدەقە بێ ئەبێتە مای ئەوەی لەم ژیانی ئێستاشماندا ئێمە سەڵەواتی پێغەمبەرمان بکەین ئەو سەڵەواتە معنا پەیوەندیە تێدگەل پێغەمبەری سەڵاوات خودی بەو مانە معنەویەتێکەوە سەکەنە بەو مانە معنەویەتێک کە خوددا ڕێپێ دەرە بەوەی کە ئێمە ئەو سکون و ئارامین بۆ دێ شتێکی تر خوددا فەرمووی خەلەق لەکم من ئەنفوسیکم ئەزواجە لتەسکونوا ئیلەیها کەواتە باسەکە هەر ژن نییە باسەکە پیاویشە کەواتە خوددا ئەگەر ئەم ئاەتە ئافرەتێ بیخوێنێتەوە ئافرەتێک بخوێنێتەوە دەڵێ خەلەق لەکم من ئەنفوسیکم ئەزواجا لتەسکونوا ئیلەیها بۆ ئەزواجەکەیە ئەو باسی مێردەکەی خۆی دەکات پیاوێک بیخوێنێتەوە خێزانەکەی خۆیەتی کەواتە خوددا وەک شەوی ناوناسەکەن لەیلەتول قەدری ناوناسەکەن کە شەوە لەبەر ئەوەی شەوە ئەوجا ماڵ ئەبێ مەسکەن بێ و سەکەن بێ و ئارامی بێ ئەوجا بەخشین دەبێت سەکەن سکونمان پێ ببخشێ و سکونێک و ئارامەیە کە لە پێغەمبەرەوە دوعامان بۆ دەکرێت ئەو دوعایمان بۆ دێ ئەوجا فەرمووی هاوسەرەکان هاوژینەکان دەبێت سەکەنی یەکتر بن ئەمڕۆ چەند گرفتی ئەومان هەیە کە هاوژینەکان سەکەن نین بۆ یەکتر ڕێژەی تەلاق بەرز بۆتەوە جۆرێک لە خیانەتی هاوسەرگیری و ئەم بابەتانە کە ڕوودەدەن هەمووی لە پای ئەوەیە کەواتە جارێکی تر ئەمە پێمان دەڵێ ئەمە هەمووی لە چۆ ئەم وشەیەمان هێنا هەمووی لە لەیلەتول قەدرە لەیلەتول قەدر و شەوی قەدر و شەو بێداری سکوونی شەو کەواتە بزانین هەموو لە قورئاندا شتی تریش هەیە ئەگەر شەوە قەدر ئەف هەندە پەیامێن جوان و هەژی هەبن ئەری بۆچی نەهاتینە پراکتیزەکردن ناوە موسڵمانەدا ئەمە پرسیارەکەیە کەواتە هەمیشە کە دەڵێین ینی تێگەشتنی بەردەواممان دەوێت فەلسەفەکان ینی پشتی ئەم پەرستن و عیبادەتانە دەبێت چه هەبێ دەبێت ئەوانە بدۆزین یعنی وەکو گوتم معلومە کە عیباداتی ئێمە بۆ خوددا هیچی سوودێک بە خوددا ناگەێنێ سەدەقە دەکەی سبەی دووسبەی جژنی قوربان دێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم يعني خدا گۆشتی بۆ چییە يعني بیدە بە فەقیر وەڵم هەمیشە لە قورئاندا کە دەڵێ ئەو شتە بکەن فی سەبیل الله يعني خۆ خدا نایکە دەستی خودداوە يعني بیدە بە خەڵکی خوددا وەک داوێت بە خوددا ئەنکوتکارین بێژین هەر خوداپەرستیەکە هەبیتن مەبەست نە زاهریەکە مەبەست فەلسەفا پشوی چەندەیە بەزەبەت کەواتە ئەمە پرسیارەکە نالی مەلا خدری نالی لە تەفسیری خۆی یعنی تێگەشتنی ئەو بۆ ئەم ئاەتە فەئیذا فەرەغتە فەنصەب وإلى ربك فارغب کە دەستت بەتاڵ بوو کە کاتیتە شەو لە ئیش و کارە ئەو کاتە دانیشە خەریکی شەو بێداری بە جامەی کردو بە دێڕە شیعرێک دەڵێ ئینسان دەبێت چۆن بێ بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ بە شەو مات و مجەڕەد بێ یعنی چۆن بە عەرەبی دەڵێن فورسان بالنەهار ڕوهبان باللەیل دەڵێ ئەمە بۆ ئەوە نییە کە تۆ شەو عیبادەتت کرد بە ڕۆژ خاو لێ دانیشیت و هیچ نەکەیت و شتێ بە ڕۆژش بخەوی بە ڕۆژ زیندەی جەماعەت بێ یعنی جەماعەت بە معنای مجتەمع بە معنای مجتەمع لەبێ زیندوو بی بە ڕۆژە ناو مجتەمع ئیش بکەی کارکەی بە شەویش دانیشە لە حزوری خوددادا بە شەو مات و مجەڕەد بێ مجەڕەد بێ لە هەموو شتێکی دیکە هەر ئەمەیە جارێکی تر ئەم شەوە مەحوی پێمان دەڵێ هەر کەسێ تاالب بە دوڕی معریفەت کۆکردنە پڕ لە دوڕ دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو یعنی چی دەڵێ بچتەنێ و هەر دەریایەک دوور دەربێنی دەترسی بخنچی بەس دەڵێ دڵنیا بن شەو دەریایەکە بێمەهلەکەی خنکان یعنی شەو دەریایەکە کەس تیای ناخینکێ تایدانی شەو بیری تیا بکەرەوە بیر و بۆچوونێکت بۆ دێت جۆرێک لە تێگەشتنت بۆ دێ بە ڕۆژە بە هیچ شێوازێک ئەوت بۆ نەهاتووە لەبەر ئەوە مەسئلەیەکی گرنگ دێتە ئاراوەکە ئەوش ئەوەیەکە یعنی بەشی زۆری وتمان پێغەمبەران وحیان بۆ هاتووە لە شەودا ڕزگاربوونیان لە شەودا هەموو عارفانیش کە بە ڕۆژ توانیویانە دوڕ و گەوهەری معلومەی جوان و زانیاری جوان بە ئێمە بدەن هی ئەوەیە لە شەوا وەریان گرتووە کەواتە ئێمە ئێستا گرفتێکمان هەیە ئێستا خەڵک بە ڕۆژە خەوێ بە شەو بێدارە بەڵام بێداریەک نا کە پەیوەندیەکی هێمن دروستکە لەگەڵ خوددادا ئەمەی کە خوددا فەرمی وە ئیلا ڕەبیکە فەرغەب یعنی جۆرێک لە خەڵوەتێکی تایبەت مجەڕەد وەکو نالی گوتی مات و مجەڕەد بێ لەگەڵ خوددادا بە سکون دانیشی بیری جوانت بۆ دێ بیرکردنەوەی جوانت بۆ دێ دەبێت لەیلەتول قەدر بۆ دوای شەوەکانی دیکە ئەومان فێر بڵێ خەڵکەکە پڕ ڕۆحی و عرفانی و مامۆستای بەڕێز دەستێتە خۆش ساخ و سەلامەت بی بەلێ بینەرێن هێژا وی ئاوای دەهینە دومایاوی خەلەکێ و هیویامە ئەوە مەشیابیتن خزمەتێکی ئاڕاستای وێن بەڕێز بکەین و ببیتە جێ مفای ئەم هەمی مفای لێوەربگرین و ئەفنێن مامۆستای پێشکەشکردین ببینم خێر و شاد هەر سەلامەت